خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵانەی خۆیدا دەربارەی ڕەوشی مافی مرۆڤ لە جیان بۆ ساڵی 2015 بەشێکی راپۆرتەکەی تەرخان کردو بۆ ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتەکەدا ئاماژە بە کەناڵی ئاسمانی پێیان دەکات و دەڵێت پێیان پێشێلکاری بەرامبەر کراوە و ڕۆژنامەنووسانی کەناڵەکە ژۆڕۆبڕۆی هەڕەشەی دەستگیرکردن بوونەتەوە. تەوەری ئەم ڕۆی بەرنامەی ئەمڕۆ باز لە ڕەوشی مافی مرۆڤ دەکات لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە میوانداری هەرێک لە بەڕێزان مونیرە عوسمان ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان، هەروە فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ، هەروە لە ڕێگەی تەلەفۆن شۆزیا پەترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین. خەنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ کوندنەوە ڕای بەڕێستان وەکو ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ بزانین سەبارەت بەو راپۆرتی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردو ساڵان راپۆرت بڵاوی بەشێکی تایبەتە بە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ دیارە من سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هاوڕانی تری بەشدار بوویم بەرنامەیەوە ڕێز و خۆشەویستیم بۆ بینێرانی کەناڵی ئازیزی پێیانی خۆشەویست. دیارە ئێمە ساڵانە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە دنیادا کە لە راپۆرتەکەی جەنابیشتاندا ئاماژە پێکرا بوو بڵاو دەکاتەوانەیە لە جیهاندا بە هەرێمی کوردستان بەداخەوە هەموو ساڵێک بەشێکی گرنگ لەو راپۆرتە وەردەگرێت لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا کە ئاماژەی پێ دەکرێت. بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا ئەوەندەی کە کاری لەسەر وەڵامدانەوەی ئەم راپۆرتانە کردووە، کاری لەسەر ئەوە نەکردووە کە ئایا چۆن چارەسەری ئەو خاڵە لاوازانەی خۆی بکە کە ساڵانە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا ئیشارەتی پێدا. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرم و لای بەڕێز دەگەر میوانەکەی ترمان ئامادە بێ. بەڵێ دیارە بینێرانی بەڕێز و خۆشەویست دەچینە لای کاک فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ. کاک فاروق زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت لە بەشێکی راپۆرتەکەدا باز لە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەکەوە کەناڵەکەی ئێوەش کەناڵی پەیام وەکو بەشێک لە تۆڕی میدیایی کۆمەڵ ناوی لە راپۆرتەکەدا هاتووە ڕای بەڕێستان سەبارەت بە ناوڕۆکی راپۆرتەکە و ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان.
والله بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ جەنابتان سڵاو ڕێزم بۆ میوانەوە ڕێزەکەشتان دیارە بەداخەوە کاشکای لە راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبری ئەوەی کە نیگەرانیەکانی خۆی بەرامبەر ئەو پێشێلکاریانەی کە لە بەرامبەر مافی مرۆڤدا لە هەرێمی کوردستان ساڵانە ڕوودەدەن و ساڵانە لە راپۆرتەکەیانە ئاماژە بە ئەو پێشێلکاریانە دەکرێت کە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن بەداخەوە ساڵ بۆ ساڵ زیاترەکە کاشکای وا بواە کە لە بری گلەی و گازندە لە بری ئاماژە پێکردن بۆ پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە راپۆرتەکە تا وەسک و سەنایی شێوازی ژیان و گوزەرانی مرۆڤەکانی بکردایە لە هەرێمی کوردستاندا بەڵام بەداخەوە پاش تێپەڕبوونی 24 ساڵ لە حکومڕانی کوردی پاش ئەو حاڵەتەی کە شانازی پێوە دەکرێت لە هەرێمی کوردستانە کە گوایە نمونەی دیموکراسین بەداخەوە ئەو واقعی کە لە هەرێمی کوردستانە دەیبینین و لە راپۆرتە نێودەوڵەتیەکانە ئاماژەی پێ دەکرێت حاڵەتێکی ترسناک و خەتەرناک لە هەرێمی کوردستانە هەیە و جێگەی هەڵوێستەکردنە یەکێک لەو پێشێلکاریانەی کە بەردەوام لە بەرامبەری ڕۆژنامە نووسانە دەکرێت لە بەرامبەری چین و توێژەکانە دەکرێت ئەو پێشێلکاریانەیە کە لە بەرامبەری ڕۆژنامە نووسانە دەکرێت کە لەوانەیە زۆر جارەمە وترابێ ڕۆژنامە نووسان خۆیان بە دوواداچوون بۆ کەیسێکی شخصی خۆیان ناکەن بە ئەندازەی ئەوەنەی کە دەیانەوێت ڕووماڵی ئەو ڕوودا و حەدەسانە بکەن کە لە دەوروبەریان ڕوو دەدات بەڵام دەبینی زۆر جارێ لەلایەنی هێزە ئەمنیەکانەوە بە شێوازێکی ناشایستە و دوور لە کاری پیشەیی هێزە ئەمنیەکان ڕوبەڕووی ڕۆژنامە نووسان دەبنەوە سزا دەدرێن ئامێرەکانی دەستیان دەشکێندێ زیندانی دەکرێن کە ئەوەش پێچەوانەی کاری یاسای ڕۆژنامە نووسیە کە لە هەرێمی کوردستانە ئاماژەی پێکراوە پێچەوانەی مافەکانی مرۆڤە بەداخەوە زۆربەی کەناڵەکان لەم ڕۆوە پێشێلکاریان بەرامبەر کراوە هەندێک جار پێشێلکاریەکان لەلایەنی هێزە ئەمنیەکانەوەیە هەندێک جاریش لەلایەنی دەستگا فەرمیەکانی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمەوەیە کە دەبینی زۆر جار جیاوازی دەکرێت لە نێوان کەناڵێکەوە بۆ کەناڵێکی کە دەرفەت دەدرێت بە کەناڵێکی دیاریکراوە بەوەی کە ڕووماڵی ڕوودا و حەدەسەکان کە ڕووماڵی کۆبوونەوە فەرمی دەسەڵاتدارە باڵاکانی هەرێمی کوردستان کا بەڵام دەرفەت بە کەناڵێکی کە نادرێت ڕێگە کە کەناڵێکی دیاریکراو ببێتە سپۆنسەر لە هەنێ بابەتی دیاریکراوە بەڵام ڕێگە بە کەناڵەکانی کە نادرێت کە ئەم جیاکارەش خۆی بۆ خۆی پێشەلکاریە لە بەرامبەری کاری ڕۆژنامە گریا لە هەرێمی کوردستان زۆر باش ئەوەی کە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا داهاتووە پێشێلکاری بەرامبەر کەناڵی پەیام وەکو بەشێک لە تۆڕی میدیایی کۆمەڵ ئەوە بەشێکی کەمی ئەو پێشێلکارانەیە کە خراوەتە ڕوو بەرامبەر کەناڵەکەیەوە پێشێلکاری دیکە بەرامبەر بە کەناڵەکە و بەڵام بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی کەناڵەکە کراوە ئەوەی کە ئاماژەی پێکراوە تەنها ئاماژە بە هاوپیشەیەکی ئەمە کەویش کاک دڵشاد هەرتەلیە لە شاری هەولێر دیارە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر کرابوو ئەوەش راپۆرتی تەنها ساڵێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکای ئەگەر بڵێن ڕۆژانە کەناڵی ئاسمانی پەیاموە تەواوی کەناڵەکانی کە لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستانە ڕوبەڕووی پێشێلکاری و سزا و ئەشکەنجە دەبنەوە لە کاتێکا کە کاری پیشەیی خۆیان دەکەن وەکو ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی دەیانەوێت ڕووماڵی ڕوودا و حەدەسەکان بکەن بەداخەوە بە دوور لە هەر کارێکی دەستگا ئەمنیەکان ڕوبەڕووی تیمەکانی ڕۆژنامەنووسی دەبنەوە کەناڵی ئاسمانی پەیامێکێک لەو کەناڵانی کە زۆرترین پێشێلکاری بەرامبەر کراوە و ماوەی چەند ساڵەکە ئێمە ئەسڵەن هەندێک لە کامێرەکانمان هەندێک لە پێداویستەکانی دەستی ڕۆژنامەنووسەکانمان تا ئێستا براون کەسیش خۆی ناکا بە خاوەنین کە کێ بردوونی وەکێ لە دەستی تیمەکانی ئەمەی سندووە هەندێکیان شکێنراون هەندێک جار ڕۆژنامەنووسەکانمان ئەزیێت دراون کە ئەوەش تەنها تایبەت نییە بە کەناڵی ئاسمانی پەیامەوە دیارە زۆربەی کەناڵەکان ڕوبەڕووی ئەو ئازارشکەنجە دەبنەوە تیمەکانیان کەناڵی ئاسمانی پەیامیش یەکێک لەو کەناڵانەی کە بەردەوام لە کاتی ڕووماڵی ڕووداوەکانە ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجە و ئەزیێدان دەبێت. بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەرم و لای بەڕێز زیاتر قسە لەسەر ئازادی ڕۆژنامەگەی دەکەم منوی لەخان پێش بچینە لای کاک فاروق دەمەوێت بەڕێزت باست لەوە کرد کە
باس لە ڕای خۆتان کە وەکو لیژنەی مافی مرۆڤ دەمەوێت زیاتر ڕاتان بزان لەسەر ڕاپۆرتە. بەڵە دیارە من وەڵامەکەم تەواو نەکرێویش ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانەکەم ڕاپۆرتانە بڵاو دەبنەوە دەبێ لە جیاتی ئەوەی خۆی ئامادە بکەوە دەستگایەکی گەورە و گرنگدا بنێ بۆ ئەوەی کە جوابی ئەم ڕاپۆرتانە بداتەوە دەبێ هەوڵ بدا ئەو پێشێلکارانەی نەی لە هەرێمی کوردستان ساڵانە بەرامبەر هەم ڕۆژنامە نووسان هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم ینی دەستگا پەیوەندیدارەکانی بە ئەعلامەوە دەکرێت بەرامبەریان پێویستە خۆی باش بکەوە شێوازی پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوات بەڵام بەداخەوە ئێمە ساڵ بە ساڵ هەستەکەین لە پاشەکشەداین من پێم وایە ینی ئێستا بە چ بەڵگەیەک بازدۆکی کە دۆخی مافی مرۆڤ لە کوردستان لە پاشەکشەدای بەڵێ هەموو جگە لە ئەو خاڵانەی کە لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا باس کراون من دەتوانم پێتان بڵم ئەوە بەشێکی زۆر زۆر کەمە لەو پێشێلکاریانی بەرامبەر بە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا دەکرێت بە نمونە لە نزیکترین لە هەفتەی پێشوودا هاوڵاتێک لە هەرێمی کوردستان لەلایەن دەستگای پاراستن و زانیاری و دەستگیر کراوە بۆ ماوەی 3 ساڵ و 6 مانگە لە کاتێکدا ئەم هاوڵاتە هیچ تۆمەتێکی لەسەر ساغ نابێتەوانەوە ببێ ئەمری دادوەر و محاکم گیراوە تەنانەت هەڕەشەی ئەوەی لێ دەکرێت کە نابێ نەلیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ببینێ و نەدەستەی مافی مرۆڤ ببینێ و هەروەها لێدوان بۆ هیچ دەستگایکی ڕاگەیاندن بدا ئەمە یەکی مشتێکە لە خەروارێکی ئەو پێشێلکاریانەی کە ڕۆژانە هەم بەرامبەر بە هاوڵاتی هەم بەرامبەر کەناڵەکانی ڕاگەان هەر بەرامبەر ئەو مؤسسە گەورە شەرعیە دەکرێت کە پەرلەمانی کوردستانە لەبەرەوە ئێمە خۆمان پەرلەمانتاری ئەم خۆمان باش دەزانین کە زۆر جار تەنانەت ڕێگری لە پەرلەمانتارەکان کراوە سەردانی هەندێک شوێنی تایبەت کەن بە تایبەتی ئەو شوێنانە کە پەیوەندیان بە پاراستن و زانیاری لیژنەی مافی مرۆڤ کەی ڕێگریتان لێکراوە ئێمە زۆر جار کە ویستومانە سەردانی کەیسێ بکەین کە سکاڵای کە سوکارەکەی هاتووەتە لامان بە بیانووی جیاواز و جۆرا و جۆر ڕێگریمان لێکراوە کە گوایە ئەمە لە تحقیقا ناتوانین ئێستا ئەم کەیسە ببیندێ ئەبێ دادوەر بڕیا لەسەرەوە کۆمەڵێک بیانووی ناجۆریان بۆ ئێمە هێناوە تۆکو پەرلەمانی کوردستان واشمەوێ ئەو حقەتەش بڵم ئەوەیە کە لە دەڤەری سلەیمانی ئێمە ئاسانتر دەستمان بە دەستگاکانی بە تایبەتی ئاسایشی سلێمانی دەتوانم بڵم هاوکارمان زیاترن وەک لە هەولێر و دووهۆک بەداخەوە ئێمە لە هەولێر و دووهۆک کە پێشتر لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان زیاتر لە 21 سکاڵای هاوڵاتیانمان لا بۆ لە هەرێمی کوردستان کە بە شێوازی جاجیا لەلایەن پاراستنی پارتی دیموکراتی کوردستانەوە لە بەرەوەی ئێمە نابێ بڵێین مؤسسەیەکە بەناوی مؤسسەیەکی دەو لە بەرەوەی ئێستامە ئەو بێ ئەو حقیقەتەوە کە لە ڕاپۆکردەکەشدا ئاماژەی پێدراوە ئەویش ئەوەیە کە پاراستنی دەستگای پاراستن سەر بە پارتی دیموکراتی کوردستان و دەستگای زانیاری سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم دوو دەستگایە حزب دەیبا بەڕێوە ئێمە ئەو 21 کەیسەی کە بردمان بۆ ئاسایشی هەولێر لەگەڵ بەڕێز سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و کۆمەڵە گەندام پەرلەمانی لیژنەکەمان سەردانی ئاسایشی هەولێرمان کردووە تا ئەم لەحزەی کە ئێمە قسەی تێدەکەین وەڵامی ئەو کەیسانەمان وەرنەگرتووەتەوانە کە ئاراستەمان کردوون لەسەر هۆکاری گرتنی ئەم کەسانە و تا ئێستا چارەنووسیان نادیارە لە هەرێمی کوردستاندا خاڵێکی ترکامی قسەی لەسەرکەم ئێمە لە هەرێمی کوردستان زیندانمان هەیە بەشێکی زۆری ئەو زیندانن کە ئێستا لە چاکسازیەکانن لەژێر ئەشکەنجای ئەترافیان پێکراوە من تەنانەت ئێستا ئێمە بەڵگی هاوڵاتیمان لایە لە هەرێمی کوردستان کە ئێستا لە زیندانی چاکسازیە لە ڕابردوودا لە دەستگا ئەمنیەکانی سەر بە پارتی و یەکێتیدا ینی حاشا ڕووی ئەم کەناڵە جەماوەری خەڵکی کوردستان سەگی تێبەدراوە تا ئێستا جێگا ددانی سەگەکە لەشەی هاوڵاتیەکە و زیندانیەکەەوە دیارە لە هەرێمی کوردستاندا من دەتوانم پێتان بڵم لە هەرێمی کوردستان ئەوەی باس کراوە زۆر مشتێکە لە خەروارێک کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان دەبێتەوە یەکێکی تر خاڵێکی تر کە لە راپۆرتەکەی ئێوەدا من ژۆم لێ بوو ئەویش ئەوەیەڵێ لیندار زێباری لێدوانی داوە کە بە زووترین کاتدا لە ماوەیەکی نزیکدا وەڵامی ئەم راپۆرتە دەداتەوانێت من تێناگەم ینی وەڵامی ئەم راپۆرتە داتەوە بۆ ڕەتکردنەوەی ئەم خاڵانە یان دەبێت داوا لە سوپاسی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بکە کە دەبێت ئەم حکوومەتە بەرچاوڕوون کا ساڵانە لەسەر ئەم پێشێلکاریانی لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بە هاوڵاتیان بە میدیاکان بە مؤسسە شەریعەکانی ئەم هەرێمە دەکرێت بۆی بە خۆیاندا بچنەوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو ساڵێک نەبن بە ڕووپەری راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە دوای 24 ساڵ لە حکومڕانی لە دوای ئەوەی کە ڕۆژانە حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات کە 24 ساڵ لە حکومڕانی ئەم هەرێمە دەکەن لاف و گزافەوە بە هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن کە حکوومەتەکە کاریگەری ئەو راپۆرتانە چییە لەسەر
هەرێمی کوردستان لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان ئەوەی کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەلایەن پێشتر لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی مافی مرۆڤی نێودەوڵەتی سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بڵاو دەکرێنەوە. بە دڵنیایی ئەوانەیە هەموو ئەم راپۆرتانە کاریگەری خراپیان دەبێت لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئێمە ئێستا بە تایبەتی ئێستا لە ئێمە لە هەرێمی کوردستان فۆکەسێکی زۆر گەورە لەسەر هەرێمی کوردستاندا هەیە هەم لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش کە ئێستا لە هەرێمی کوردستان بە ناوچەکەەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا هەیە و هەروەها بێویشمانەچێ ئێستا گۆڕانکاریەکی گەورەی ئیقلیمی و نێودەوڵەتی لە ناوچەکەدا هەیە هەرێمی کوردستان زیاد لە هەر کاتێکی تر لە ئێستا فۆکەسی لەسرە بۆ هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵان لەگەڵ دۆخی پاراستنی دۆخی مافەکانی مرۆڤ کە لە هەرێمی کوردستان چونکە ئێستا لە وڵاتانی دنیاە پاراستنی مافەکانی مرۆڤ یەکێکە لە ئەولەویەتی کارەکانی و هاوکاریکردنی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان. بە کورتێکە باز لەو خاڵەسەرێکی کەم بکەین کە پێشلکاری مافی مرۆڤ لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باس لێ دیاتین خاڵەکانی چینەوەی کە یەکێک لەو خاڵانەی کە لە دیارترین خاڵەکانی ئەوەیە مەسەلەی ڕێگریکردن لە بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە هەر وڵاتێکی دنیا لە ساڵی 1685دا جۆن لۆک ئەڵێ ئەگەر دەسەڵاتێک گویستی دەستگا شەریعەکان دەستگای یاسادانان پەک بخات ئەوە ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە بە هەڵوەشاوە حسابە دەبێت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە هەڵوەشاوە حساب بکرایە دەبوو ئێستا بە هەڵوەشاوە حساب کرا کاتێک ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئەوە پێشێلکردنی مافی سەرۆکی پەرلەمان نییە ئەوە پێشێلکردنی هەموو دەنگدەران و خەڵکی هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئەوە نوێنەری هەرێمی کوردستان خاڵێکی تر کە ئەمەوێت ئەشارت بدەم بمبورە ئەویش ئەوەیە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان و کەناڵەکان. زۆر باشە دواتر گەرەمەوە لای بەرزەگەر بچین و لای کاک فاروق سەبارەت بە بەڵێ دواتر دەرگەین و لای بەڕێزت دیارە ئێستا بەڕێز زیا پترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لەگەڵمانە کاک زیا زۆر سوپاس بۆ بەشداری دەمەوێت ڕای بەڕێزتان بزانم وەکو دەستەی مافی مرۆڤ سەبارەت بە و راپۆرتێک کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کرد سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ پێتان وایە ئەم راپۆرتە زانێرەکانی ئەم راپۆرتە پشتڕاست دەکەنەوە ئێوە؟ بەڵێ شەو خۆش بۆ بەرێزت و کەناڵەکەتان و نێوانەکانت و بینەرانی بەڕێز ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بەڵێ ئەو زانیاریانەی کە لە ناو راپۆرتەکە هات و ئێمە وەکو ئاگادارین لە کۆپیەکە بۆ ئێمە هاتووە بەڕاستی بە ئۆرجینالی خۆی بە ئینگلیزی وەتوانیمان ئێمە بکات ببینی زانی چی لێتیایە زۆر بەیان پشتڕاست دەکەینەوە بەڵێ ئەم حالەتانە بوو بەداخەوە بوونی هەیە و ئێمە لە پەیامەکانی خۆمان و هەروەها لە راپۆرتی 6 بانکی یەکەمی 2015 ئاماژەشمان بەوە کردووە بەلکو توانم بڵێم زیاتر لەوەی کە لە راپۆرتی وزارەتی دەرەوەی ئەمریکی هاتووە هەروەها لە راپۆرتی ساڵانەی 2015 کە بەرەو چەند ڕۆژێکی تر ئەیخەینەوە بۆ ڕایگشتی و بڵاوی ئەەکەینەوە چەند زانیاریەکی ورتری تایە بەداتا کە ئەوەی وەکو زیاتر لەوەی کە وزارەتی دەرەوەی ئەمریکا باسی کردووە لە ڕووی شکنجەدان لە سنتەری لێکۆڵینەوە و لە چەند شوێنێکی تر هەروەها ئەم پیشێرکاریانێک کە کراوە لەسەر ڕۆژنامەنووسان و لەسەر میدیاکان بە تایبەتی ئەوەی کە لەسەر کەناڵی KNN و NRT و سوتاندنی ڕوودا و لە سلێمانی لەو ئەخیرە و هەروەها ئەو ڕۆژنامەوان واوانەی کە کاری میدیایی دەکەن لە زەو شوێن بەداخەوە بەبوونی یاسایەکی تایبەت بە ڕۆژنامەگەری کە مافی ڕۆژنامەوان پارێزراوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا پیشتکاری بەرامبەریان دەکرێتن و لە ئەنجامدانی ئەم پیشێلە کانیرایان و هەروەها نایەڵم بچنەوە شوێنێکی دیارکراو بۆ ئەوەی بتوانن ڕاستەقینەی وەزعەکە بڵاوی بنەوە بۆ ڕای زۆر باشە کامان کاتدا لە کەڕە راپۆرتی وزارەتی دەرەوە هاتووە ئەویش کە مافی پێکهاتەکانە بەڵێ هەتا ئێستا بەداخەوە مافی پێکهاتەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بوونی یاسای ژمارە 5 ساڵی 2015 کە پارێزکردنی مافی پاراستنی مافی پێکهاتەکان بەڵام بەداخەوە ئەم یاسایە تا ئێستا نهاتووە بواری جێبەجێکردن و هەتا ئێستا لە چەند شوێنێک ئەم لاو ئەولا مافی ئەم پێکهاتانە چینەتەوەی چی ئاینی هەتا ئێستا پیشێل دەکرێت و زۆر زانیاری تریش هەیە دەستە ئاگادارە
و بە بەردەوامی چاودێری ئەمڕۆ دەکاتن و دەستنیشانیشی کردووە و زۆر لەم حالەتە شتوانیمانە بەپێی ئەم یاسایی کە دەستەهەیەتی و بەپێی کاروباری خۆمان چەند شتێکمان چارەسەر کردووە بەڵام هەندی تریش بەداخەوە تا ئێستا ماوە چارەسەر نەکراوە. بەڵێ زۆر باشە کاک زیاکەواتە پێ وایە پێشێرکاری مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی کردووە؟ بەرزەکی ئەوەی ئێمە کە دەستنیشانمان کردووە تەبیعی ئێمە ئەگەر باسی ڕەوشەکە بکەین شوێنێکی گشتی ئەگەر باز بکەین من لە چه شوێنێکی تر و بەرەو پێش ماوەیەک لە مەوبەر لە کەناڵی NRT باسیش لەوەم کردووەکەوە بەداخەوەەوە ئێمەوە لە دەستەوە نیگەرانین کە ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم ساڵە و لە ساڵی ڕابردوو هەر لە سەرەتای ساڵی 2014 باشەکشی کردووە و بەرەو خراپتر ڕۆیشتووە و ڕۆژ بە ڕۆژ بەراو خراپتر دەڕواتن بەڕاستی ئەمیش هۆکاری تایە بەڵام ئەگەر ئێمە بینەوە ئەگەر بە وردی باسی ئەمانە بکەین ئەبێ بینەوە جیاجا بکەینەوە سەکتەر بە سەکتەر چونکە هەندێک سەکتەر هەیە بەڕاستی پیشێلەکە زۆر زەقترە و زۆر بەرزترە لەوەی کە لە راپۆرتی دەرەوەی ئەمریکا هاتووە و هەندێکی تریش هەیە بەلکو ئەتوانین بڵێن لە شوێنی خۆی وەستاوە هیچ جوولانەوەی نەکرا کەواتە ئێمە ئەگەر باسی بکەین ئەبێ بینەوە شی بکەینەوە لە چ ڕوانگەیەکەوە لەسەر چی سەکتەرێکەوە چونکە بخۆتان ئەزانن مافەکانی مرۆڤ زۆر شت لە خۆ ئەگرێتەوە تەنانەت بەس لە گورتوخانە یاخۆ بڵێن ڕۆژنامەوانی نییە بەلکو سەکتەرەکانی ژیان زۆرن هەر لە منداڵیەوە هەتا پیا و کە بە خاکڕا ئەسپێرێ ئەمانە هەموو مافەکانی مرۆڤ. بەڵێ زۆر باشە بەرز باسەوە کە ساڵ بە ساڵ ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەچێت هۆکارەکەی چییە؟ نموت ساڵ بە ساڵ بمبوران ننوتن لە 2014 و 2015 بەم دوو ساڵەی ڕابردوو ڕەوشەکە پاشەکشی کردووە بەرەو خراپتر ڕۆیشتووە بەڵام ئێمە ئەگەر بیبینین چەند شتێک هەبووە هەوڵ درابووە هەر لە سەرەتای 2002 کە وزارەتی مافی مرۆڤ دانڕا و کە بەشێک بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کەوا سەر بە حکوومەت بوو بەڵام ئەمە هەنگاوەک بوو بۆ ئەوەی بتوانین چۆن مافەکانی مرۆڤ بپارێزین و هەتا 2009 و پاش ئەوەی کە 2013 دەستە بەکار بوو بەڕاستی هەنگاوێکی زۆر جدیماندانە وەتوانیمان چەند یاسایەک بدرێتە بەرلەمانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە هەتا ئێستا کە بەرلەمان لەبەر ئەوەی کارا نەکراوە و وەزعی بەم شێوەیە ئەم یاسایانە ئێستا هەمووی وا لە لای بچنەی یاسایینە خوێندنەوەی یەکەنیشی بۆ نەکراوە کە یاسایەکی زۆر گرنگن وەکو یاسای مافی بەکاربەر یاسای مافی منداڵ یاسای مافی نەخۆش یاسای بازرگانی کردن بە مرۆڤ و چەند یاسایەکی گرنگ هەیە ئەمانە ئیمڕۆ زۆر پێویستمان پێیەتی بۆ ئەوەی بتوانین ئەم خەڵکانەی کە پیشێرکردنی ئەو مافانە ئەکا بەپێی ئەم یاسایە بتوانین ئێمە سزا بدرێن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم چەند یاسایەکە بۆ پێویستی بە هەموارکردنەوە هەبوو و ئەوەش دەستە ڕۆڵێکی گرنگی هەبوو کە واتوانیان لە 2013 و لە 2012 چەند یاسایەکە بۆەوە چەند بڕگە هەبووە لە چەند یاسایەکی کۆن هەموار کرایەوە. سێیەم ئەوەیەکەوە ئێمە ئەم یاسایانەی کە بەرلەمانی هەرێمی کوردستان دەری کردووە بەڵام بەداخەوە هەتا ئێستا نهاتووە بواری جێبەجێکردن و ئەویش لەلایەن چەند لایەنێکی حکوومەت یاخۆ شوێنی پەیوەنددار کەم تەرخەمە و لەوانەش بۆ نمونە یاسای بەدەستهێنانی زانیاری کە لە مانگی 2013ەوە دەرچووەوە هاتووە سەر بواری جێبەجێکردن بەڵام هەتا ئێستا بەداخەوە کە پێویستی بە هەماهەنگیە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و دەستەوە نەمانتوانی وەتا ئێستا ڕێنماییەک دەربکرێت بەڵێ زۆر باشە ئەم یاسایەکی زۆر گرنگکە ئێرە ئەمە ئەگەر باسی بکەین ئەوەیە یا ئەم یاسایانە لەبەر چی نایەتە بواری جێبەجێکردنەوە چێکەم تەرخەمە پێویستمان بەچی یاسایەکە کە ئەرکی بەرلەمانی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بەدواداچوونی بۆ بکاتنەوە بتوانی بێتە دێ سێیەم ئەم بڕگە و مادانەی کە پێویستمانە ئیمڕۆ هەموار بکرێتن بۆ ئەوەی بکونجێ لەگەڵ ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان و ئەم ڕێکەوتنانێکەوە عێراق و هەرێمی کوردستان واشیان لەسەر کردووە و پابندن بۆ ئەوەی جێبەجێ زۆر باشە کاکزێتن چکە لەو پیشێنیارانەیەکەوە دراوە بۆ عێراق و هەرێمی کوردستان لە خوری گشتگیری کە لە 2014ەوە لە جنێف دانراوە وەکو UPR ئەوانیش تقریبا
دەوری 54 پیشنیار هەیە هەتا ئێستا هیچ ئەرک و هیچ شتێکی بۆ نەکرایەکەوە ئێمە چۆن بتوانین پێبابەتی بۆ بیخینەوە بواری جێبەجێ. زۆر باشە. دوا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە سەباردۆی ئایا ڕێگری هەیە لە کارەکانی ئێوە بۆ باشکردنی دۆخی مافی مرۆڤ ئینجا و ڕاستپاردانێکی ئێوە ساڵانە پێشکەشی حکوومەتی دەکەن جێبەجێ دەکرێت؟ ڕێگری نییە بەڕاستی کەس تا ئێستا ڕێگری لە کارەکانی ئێمەی نەکردووە وەکو بێنەوە سەر ئەوە برێکەوە نایەڵین ئیشکێنێ بەڵام دابن نەبوونی دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و نەدانی بەعزە داتای پێویست و کاتێک کە سەردانی تیبەکانی دەستە دەکەم بۆ فەرمانبەرێکی پەیوەندیدار ئەمانە تا ئێستا بەداخەوە وزارەتەکان و دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێم تا ئێستا نەیانتوانیوە فەرمانبەرێکی تایبەتمەند لە دەستگایەکانی خۆیان دابنێن و ئێمە وەکو دەستا ئامادەین کە ئەم فەرمانبەرانە بێنە لای ئێمە خول و شتیان بۆ بکەین کە چۆن ئیشەکەیان ڕابپەڕێنن و کارا بکرێتن قۆساییەکە یاخو بڵێن ئیشەکە کە نایەتە پێش هۆیەکەی ئەمەیە سیستماتیک نەکردنی کاراکردن دانەنانی فەرمانبەرێکی شاو لە دام و دەستگایەکانی ئێمە کەپابەنبی و خودی ئەو فەرمانبەرە بیر و باوەڕ و بۆ چوونی ئەوە بیتکەوە چۆن بتوانانی ماڵەکانی مرۆڤ بپارێزی بەڕێز زیابترۆس لەناو دەستگای خۆیان کە مافی فەرمانبەر ئێستا پیشێل دەکرێتن لە زۆر ڕوانگەوە سیستماتیک نەکردنی ئەم خاڵانە و پابند نەبوونی دام و دەستگایەکانی حکوومەت کە بۆ بەجددی کارا بکەن بە تەکید ئەمە کارێکەرێکی گەورەیە لەسەر ئەرکەکانی دەستا و بۆ چوونەوەکەی خۆمان بۆ ئەوەی ئەمە بتوانین نەکتەنانەڕاکەینەوە بەڵکو ئەبێ لایەکانی پەیوەنددار لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم راپۆرتانەی کە ئێمە بڵاو بکەینەوە وێنەیەک بۆ خودی وەزیر و سەرۆکی دەستەکان بڕواتن وەڵام بباندنەوە بزانین کە زۆر سپاس بۆ کاک زیابترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ کە لەگەڵی تەلەفۆنەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک فاروق ئەگەر بینەوە لای بەڕێزت لە بەشێکی راپۆرتەکەدا باز لە جێبەجێ نەکردنی یاسای بەرزهێنانی زانیاری دەکات لە هەرێمی کوردستان تا چەندێک جێبەجێ نەکردنی ئەم یاسایە گرفتی بۆ ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن دروست کردووە؟ بێگومان زۆر جارێکە دەستگایەکی ڕاگەیاندن کاتێکە دەگەڕێ بە شوێن زانیاریەکە بۆ ئەوێ دەستی بکەوێ لەلایەنی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەنی بەرپرسانەوە کاتێکە زانیاریەکەی لێ دەشارێتەوە و پێی نادرێ لە شێوەیەکی ڕاستەوخۆی ئەو شوێنی کە زانیاریەکەی لێ دەست دەکەوێت ڕۆژنامەنووسەکەیان کەناڵەکەی ڕاگەیاندن ناچار دەبێت لە ڕێگەی دووەمەوە زانیاریەکەی دەستکەوێت بۆیە دەبینی زۆر جارێ ئەو زانیاریاری کە لە ڕێگەی دووەمە دەستی دەکەوێت هەندێک جار دوورە لە ڕاستیەوە یان هەڵەی تێدەکەوێت دەبینی لە بەرامبەری ئەم هەڵاکە تێکەوتووە دەستگاکەی ڕاگەیاندن یان ڕۆژنامەنووسەکە ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێت لە بەرامبەری دادگاکانە ڕادەوەستێنرێ سکاڵای لەسەر تۆمات دەکرێت کە لە ئەسڵا خەتا لەم ڕۆژنامەنووسە یان دەستگای ڕاگەیاندنەکە هەڵەیەکی نەکردو بەڵکو دام و دەستگا فەرمیەکان دەرگایان داخستووە لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسەکان بە شێوەیەکی ڕێک و پێک ڕاستەوخۆ زانیاریەکانیان پێیان نەداوە کاری ڕۆژنامەنووسیش ئەوەیە کە بە شوێن زانیاریەکانە دەگەڕێت دەیەوێت ئەوەی کە دەستی دەکەوێت بیخاتە سەر ڕووپەری ڕۆژنامەکان بیخاتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بەڵام کە ڕاستەوخۆ دەستی ناکەوێت لە ڕێگەی دۆمەوە دەستی دەکەوێت هەڵی تێ دەکەوێت ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێت بۆیە گومان لەوەدانە یاسای دەستخستنی زانیاریەکان لە هەرێمی کوردستانە نەکاری پێ نەکراوە بەڵکو تەنها مەرەکەبی سەر وەرەقە و لە هیچ دام و دەستگایەکی هەرێمی کوردستانە مەگەر زۆر بەدەگمەن ئەو هەواڵانەی کە هیچ کاریگەریان نییە لە لای بینەر و لە لای خوێنەر ئەو هەواڵانە دەگاتە دەستی کەناڵەکانی ڕاگەیاندن دیسرانەوە دەیڵێمەوە ئەمە لەوانەیە تایبەتمەندێتی هەبێ بۆ هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەڵام لەوانەیە هەندێک زانیاری تایبەتی هەیە ژمارەیەکی دیاریکراوی زۆر کەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە سەر بە دەسەڵاتێکی دیاریکراون لە هەولێر و لە سلێمانی یان لە شارەکانی کە ئەوانە دەستیان دەگا بە زانیاریەکان لە ڕێگەی تایبەتی خۆیانەوە زانیاریەکانیان پێدەگا بەڵام بە شێوەیەکی گشتی کەناڵەکانی ڕاگەیاندن دەرگیان لەسەر داخراوە بەداخەوە
کە ڕاستەوخۆ زانیاریەکانیان پێنادەن ڕێگەیان لێ دەگیرێت کە ڕووماڵی ڕووداوەکان بکەن بۆیە دەیڵێمەوە یاسای دەستخستنی زانیاریەکان لە هەرێمی کوردستانە تەنها مەرەکەبی سەرکاغەزە و بەڵێ زۆر باشە لێ جێبەجێ نەکراوە. بەڵێ زۆر باشە ئەو کاری ئەو جیاوازیکردنە بۆچی دەگەرێتەوە ئەو جیاوازی کە دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ میدیاکان دەکەەوە کارەکەی چییە؟ وەزایدن سەبارەت بەوەش کە بۆچی مەسەلەن بەرپرسانی هەرێم زیاتر لەگەڵ کەناڵەکانی دەرەوە چاوپێکەوتن دەکەن نەوەکو کەناڵە ناوخۆییەکان. لەبەرەوەی تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی پیشەیانە وەکو دەستگایەکی سربەخۆ دوور لە لایەنگری و لایەنداری تەعامل لەگەڵ میدیاکانە ناکەن. ئەو کاتێکە سەرۆکی حکوومەتیان بەڕێوەبەرایەتیە گیان وەزیرێکی معنی هەواڵێکی لەلا دەست دەکەوێت یان چالاکیەکی هەیە چالاکیەکە پەیوەستە بە تەواوی هاوڵاتیانەوە کام میدیایی لە خۆیەوە نزیکە دێت زانیاریەکە بۆ دەدا بەداخەوە هەندێک جار لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم یان لە دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو چالاکیانەی کە گوزارش لەسەر چالاکی شوێنێکی دیاریکرااو دەکات کە بۆ خۆی دەبێتە چالاکی و بیسەلمێنێ بۆ خەڵقی کە کەسێکی چالاکە یان بەڕێوەبەرایەتێکی چالاکە ئەمە بۆ خۆی کەناڵەکانی ڕاگەیاندن بە شێوەیەکی فەرمی بانگهێش دەکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە چالاکیەکانی خۆی بەیان دەکا بەڵام ئەو هەواڵانەی یان ئەو ڕووداوانەی کە ڕۆژنامە نووسەکە بۆ خۆی بە شوێنیان دەگەڕێەوە مەبەستی تایبەتی تایە هەیە کە لەوانەیە کەیسێکی گەندەڵی بێ ڕوودا و حەدەسێک بێ کە شێوازی بەڕێوەبردن لە فڵانە بەڕێوەبەرایەتیە بخاتە ژێر پرسیارەوە دەبینی دەرگای لەسەردا دەخرێەوە ئەو زانیاریانەی پێ نادرێ ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هێشتا لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمە ئینتیما بۆ حیزب باڵادەستە لەگەڵ لە بری ئینتیما بۆ نیشتیمان و بۆ سەروەری یاسا. زۆر باش سەبارەت بە مامەڵەی دادگاکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیانت چۆنە بەڕێزت چەند جارێک چوویتە بەردەمی دادگا سەبارەت بەوەی کە یاسای ڕۆژنامەگەری لە دادگاکانی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە هەروەکەوەی کە بەڕێزت باست کە یاسای بەدەستهێنانی زانیاری جێبەجێ نەکراوە مامەڵەیەکی پیشەیانە لەگەڵ ڕۆژنامەنووس دەکرێت وەکو تۆمەتبارێکی وەکو تۆمەتبارێک مامەڵەی لەگەڵدا دەکرێت. یەکێک لە گرفتەکانی دادگا کە کەیسەکانی ڕۆژنامەنووسی تێدەکەوێت ئەوەیە کە ئێمە لە ساڵانی ڕابردووشە لە کۆبوونەوەیکی تایبەتی دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵ ژمارەیەک لە دادوەرەکانی پارێزگای سلێمانی ئێمە کۆبلینەوە ئێمە داوامان کرد کە کەیسەکانی کاری ڕۆژنامەنووسی باشترە دادگایەکی تایبەتی هەبێ نەوەک بە تێکەڵی لەگەڵ تەواوی ڕوودا و حەدەسەکانە ڕۆژنامەنووسانیش ڕوبەڕووی لێپرسینەوە وەستان لە بەردەمی دادوەرەکانە ببن. بۆ یەکێک لە گرفتەکانی کاری ڕۆژنامەنووسی ئەوەیە کاشکای کەیسەکانی ڕۆژنامەنووسی دادگایەکی تایبەتیان هەبوایە کە ئەو دادوەرە بەڕێزانە زانیاری تەواویان هەبوایە لەسەر یاسای کاری ڕۆژنامەنووسی و ئەو ڕوودا و حەدەسانەی کەوا ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی لێپرسینەوە دەبن بەڵام لەبەرەوەی ئەو تایبەتمەندێتی نییە دەبینی ئێمە چەند کەیسێکمان هەیە بۆ نمونەوەکو کەناڵی ئاسمانی پەیام تەنها لە دادگای سلێمانیە لە لای سێ دادوەری بەڕێزە دیاری وا هەیە هەر یەک کەیس سێ دادوەری بینیوە ئەم گۆڕانکاریانە وای کردووە کە لەوانەیە کەیسێک بۆ ماوەی چەند ساڵە درێژە بخایانێت و یەکلایی نەبێتەوە لەوانەیە لە دادوەرێکی بەڕێزەوە بۆ دادوەرێکی کە جیاوازی هەبێ ئێمە بەش بە حاڵی خۆمان تا ئێستا و کەیسانی هەمانە لەوانەیە نەتوانن بڵێم کاکە لایەنگری دەکەن یان بە شێوەیەکی پیشەیانە کار ناکەن لە بەرەوەی چەند ساڵێکە کەیسەکانمان بەردەوامن بەڵام دەکرێت دادوەرێکی بەڕێز پیشەیانە کار بکە بێلایانی خۆی بپارێزێ شار و زەختەکان لە بەرامبەری ئەو دادوەرات تەئسیراتی نەبێ بەڵام لەوانەیە دادوەرێکی کە تەئسیراتی هەبێ بکەوێتە ژێر لێپرسینەوەوە ژێر هەڕەشە و گوڕەشەکانەوە بەڵام بە شێوەیەکی کوردی لەوانەیە دادگاکان لە سلێمانی بۆ هەولێر جیاوازیان هەبێ تەمەنا دەکەین ئەو بێلایانی کە لە دادگاکانە چاوەڕوان دەکرێت بێلایانی خۆیان بپارێزن بۆ ئەوەی ئەوانیش نەکەونە بەردەمی ئەو لێپرسینە و ئەو گلەی گازندەی
دەستگا نێودەوڵەتیەکان کە لە شێوازی فەرمانڕەوایی لە حکوومەتی هەرێما داوا دەکرێت. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێز مولید خان ئەگەر بەڕێزت کۆمنتێک هەبێت لەسەر ئازادی ڕۆژنامەگەری لە چ بارودۆخێکدا لە کوردستان ئەو داتا و ئامارانەی کە لای ئێوە ژۆک و لیژنەی مافی مرۆڤ تۆمارکراون پێمان دەڵێن کە ئازادی ڕۆژنامەگەری لە مەترسیدە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە مەترسیدا بە دلیلی ئەم حاڵەتانە. یەکەمیان یاسای کاری ڕۆژنامەوانی هەیە لەگەڵ یاسای بەدەستخستنی زانیاری. ئەم دوو یاسا لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئەم دوو یاسا دەرچێنراون لە پەرلەمانی کوردستان، بەڵام هیچ موسسەیەک لە هەرێمی کوردستان بە جێبەجێیان ناکە. کاتێک کە ئەم دوو یاسایە جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستان، ڕۆژنامەنووس هەوڵ دەدا ڕێگەی تر بدەزێتەوە بۆ بەدەستخستنی زیانیاری. لەم حاڵەتەدا تووشی مەترسی ڕوبەڕووبوونەوەی مەترسی دەبێتەوانێ و هەندێک جارەوەی کە جەنابەت باست کرد چەندین ڕۆژنامەنووس هەر لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە لە کەناڵە ئەلامیەکانی ترەوە تووشی ڕوبەڕووی دادگا کراوەتەوانێ. خاڵێکی تر ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کاتێک داوایەکی یاسایی لەسەر کەناڵێکی ڕاگەیاندە لەسەر ڕۆژنامەنووسێک تۆمار دەکەن لە جیاتی و بە یاسای کاری ڕۆژنامەوانی داواکە قەید بکرێت بە یاسای سزادانی عراقی دەکەن بۆی زیاتر تۆمەتباری بکەن. منە مێوەش خاڵێکی تر هەیە کە باسی بکەم، ئەویش ئەوەیە کاتێک ڕۆژنامەوان لە دنیاە کاری ڕۆژنامەوان وەکو فەرمانبەرێکی حکومی دەبێ مامەڵی لەگەڵ بکرێن. دەبێ یاساکەش هەمان شتێ لە دنیاش هەمان، بەڵام بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستاندا بە پێچەوانەوە دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی حکوومەت لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسیان بە شێوەیەک مامەڵیان لەگەڵ ڕۆژنامەنووسکەوە وەکو وایە ئەم ڕۆژنامەنووسە جاسوس بێ بەسەر ئەم دەستگانی حکوومەتەوە. لە کاتێکدا کاری ئەم ڕۆژنامەنووسە ئەوەیە ڕاستیەکان لە ڕێگەی شاشەکەیەوە بگوازێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بۆ بەرچاوڕووندی خەڵکی هەرێمی کوردستان، چونکە هەتا ڕاگەیاندن ئازاد نەبێ و هەتا ڕاگەیاندن دەستکراوە نەبێ خەڵکی هەرێمی کوردستانیش ئازاد نابێت، چونکە کۆی ئەو زانیاریانەیە کە خەڵکی هەرێمی کوردستان دەیزانێ و پێی دەگا لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسانەوە وەری دەگرێت. کەواتە هەر کاتێک ڕۆژنامەنووس لە مەترسیدا بوو واتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مەترسیدا. خاڵێکی تر کە دەمەوێت ئیشارەتی پێ بدەم لەسەر ئەوە، من حەزەکەم پێتان ئەوە هەم بۆ جەنابتانەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ژوونکەمەوە ئێمە کاتێک خۆی چوارەمی پەرلەمانی کوردستان دەست بەکارەکانی خۆی کرا، کۆی دەرگاکانی پەرلەمانی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان خرا سەرپەرست بۆ بەدەستخستنی زیانیاری. بۆی پەرلەمانی کوردستان بێتە ئەو موسسەی کە یاساکەی لێ دەرچوێنراوە، کە یاساکەی لێ دەرچوێنرێت ببێتە ئەو موسسە ببێتە نمونە بۆ کۆی موسسەکانی تری حکومەت هەرێمی کوردستاندا کە تێیدا ڕۆژنامەنووسان بە ئازادی بتوانن زانیاری بەدەستخەن، بەڵام بەداخەوە موسسەکانی تر نەک ڕێگانەدا بەڵکو ڕێگەشیان لێگەن. زۆر باشە. سەبارەت بە مەسەلەی زۆرجا پرسیار دەکرێت کێنەوانەی کە لە هەرێمی کوردستان پێشلکاری بەرامبەر مافەکانی مرۆڤ لەسەر زەمبوارەکاندا ئەنجام دەدەن، ئایا ئەوانە تاکو ئێستا ڕوبەڕووی یاسا کراونەتەوە؟ یەکێ لە مشکلەکانی ئەم دەسەڵاتی ئێمە ئەوەیە ڕۆژنامەنووس کاتێک راپۆرتێک بڵاوە کاتەوانێ ئەگەر راپۆرتەکە بەدرسی بە دڵی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ ئەتوانن ئامادەن بچن دەعوا دەشەکوا لەسەر ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن قەید بکەن، بەڵام تاوەکو ئێستا دەیان و سەدان پێشێلکاری ساڵانە بەرامبەر بە ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن دەگرێت، تا ئێستا نەمان بینی یەک کەس تۆمەتبار بکرێ بۆی کە دەستدرێژی کردوتە سەر ئازادی ڕۆژنامەگری و ڕۆژنامەنووسەوە کەناڵێکی ڕاگەیاندن. خۆتان بینی تا ڕۆژنامەنووسەکانی بە کەناڵەکانی NRT و KNN بە هێزێکی ئەمنی هێنانیەوە ئەم دی و دێگەڵە و فڕێدان بێ ئەوەی هیچ کەسێک پێیان بڵێم هێزە کێ بوون بۆ وای کرد. ڕۆژنامەنووسەکانی کەناڵی پێیان لێیان دەدرێ، ڕۆژنامەنووسەکانی کەناڵی پێیان سوکاتیان پێ دەکرێت کاتێک ڕووماڵی خۆپیشاندانێک ناڕەزایەتیەکی خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت، هیچ کەسێک پێیان بە هیچ کەسێک نەوترا بۆچی دەستدرێژی دەکەیتە سەر ڕۆژنامەنووسێک. کەواتە دەتوانین بڵێن بەڵێ ڕەوشی ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە مەترسێکی یەکجار گەورەدایە. کاگەزیای ئەوەی بۆ من پشت ڕاست کردەوە کە پێشتر وتم ئەمە مشتێکە لە خەروارێت. خاڵێکی تر کە زۆر گرنگ بووە بۆ لە راپۆرتە ئاماژە پێ بکرێ، ئێمە 15 پەرلەمانتار کە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین، نزیکەی نیو میلیۆن دەنگی خەڵکی هەرێمی کوردستانمان هێناوە بۆ 15 پەرلەمانتارە، بەڵام هێزێکی ئەمنی دەمامکدار ڕێگە نادان پەرلەمانتاران ڕێگە و جێگەی خوان ئاماژە بە ئەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کراوە، بەڵام ئاماژە بەوە نەکراوە کە 15 پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان ڕێگریمان لێکراوە لە چوونمان بۆ هەولێر لە زۆر باش. ئەگەر بینە سەر مەسەلەی لە باسی شێوازەکانی ئەشکەجان
ئەشکەنجەدان دەکات ئەوەی کێوە بەدا چۆن شێوازەکانی ئەشکەنجەدان لە زیندانەکانی هەرێمی کوردستان چۆن؟ بەڵێ من ئەمەوێ ئەوە ڕوون کەمەوانێ ئەوەی ئێمە بینیمان ئێمە زیاتر متابعی زیندانیانی چاکسازیمان کردووە ئەوانەی کە ینی تۆمەتەکە بەسەریان دەساغ بۆ تۆ ئێستا لە حکم دراون لە مؤسسەکانی حکومەتەکە پیاڵان چاکسازیەکان و شوێنی مؤسسەکانی تێشکە ناوی یەکیان دەستگای زانێریان دەستگای پاراستنە ئێمە لە ناو چاکسازیەکاندا کاتێک ئەم تۆمەتەکانی بەسەردا ساغ دەبێتەوە دەبێتە تاوانبار کە دەیان بینین لەوێ کۆی ئەو ئەشکەنجانە بەجەستەی ئەم مرۆڤانەوە هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەیەوە ئەبینین و هەروەها ئەو زیندانیانی کە لە دەستگاکانی پاراستن و زانیاری زیندانی دەکرێن بەڵێ ئەشکەنجیان هەیە و زۆر نمونەمان لایە و چەندین جار شێوازەکانی چۆنە بەڵێ شێوازی جیاجیان هەیە هەندێکیان شێوازی جەستەی زۆر دڕندانیان هەیە و هەندێکیان شێوازی دەرونیان هەیە لەبەر ئەوە حاڵەتی لە مانگی سووری نێودەوڵەتیش تەنانەت راپۆرتێکی زۆر تێروتەسەری ئامادەکردبوو ئێمە دەستگاکانی ڕاگەنە و پەرلەمانی کوردستان زۆر باشە زیندانی نهێنێر لە کوردستان ماوە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە زیندانی نهێنی لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە ژمارەیان چەند دەبێت؟ ناتوانم ئامارێکت بێن بەڵام بتوانم پێت بڵێم یعنی ئەو بە بەڵگەلاتەنەوە کولیژنی مافی مرۆڤ کە زیندانی نهێنی هەیە بە دڵنیاییەوە زۆر باش دواتر دەگەڕم بۆ لای بەڕێز دەگەت دەرفەتمانە وەگەر بچین و لای کاک فاروق سەبارەت بە هەر پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە ڕابردوودا بەڕێزت باست لەوەکە کە کۆمەڵێک پێشێلکاری کراوە بەڵام تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانیشە بۆ کارەکەی چیە کە دۆسیەی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسانە یەکلا نەکراوەتەوە؟ بێگومان بەشێ لە گرفتەکان لەبەرەوەی دادگا لە هەرێمی کوردستان وەکو باسمان کرد هەندێک جار لەوانەیە بکرێتە ژێر تەئسیراتی دەسەڵاتی جێبەجێکردنەوە بکرێتە ژێر تەئسیراتی هێزە ئەمنیەکانەوە بۆ خۆی نمونەی حاکمیەکی بەڕێزمانەیە کە لە گەرمیان کاتێک کە بە شوێن کەیسی ئەنفالا دەڕوات دەبینی خۆی ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێت و ناچار هەرێمی کوردستان بەجێ دێڵێ ئەمە بەشێکە لەوانەیە هەندێک جار ڕۆژنامە دادوەرە بەڕێزەکان کاتێکە مەلەفێکی لەو بابەتە بچێتە بەردەستیان یان بەپێی یاسا تەواوی زانیاریەکانیان لە بەردەستانیە وەکو یاسا تەعاملی لەگەڵا بکەن یان هەندێک جار زانیاریەکانیان لێون دەکرێت لەبەرەوەی دەبینی لیژنەی تایبەتی بۆ دروست دەکرێت لەلایەنی دەسەڵاتی جێبەجێکردنەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئەو لیژنانەش تا ئێستا هیچ کام لەو کەیسانیان نەگەیانتەوە جێگەی خۆی ئەوە خاڵی دووەم لەبەرەوەی کە لەوانەیە زۆربەی ئەو کوشتنانە و ئەو تیرۆرکردانە خەڵکێکی دەسەڵاتداریان لە پشتەوە بێ دیارە خەڵکی دەسەڵاتداریش دەسەڵاتی زیاترە لە دادگاکان دەبینی لەوانەیە هەندێک جار خەڵکیش تەوقیف بکەن هەندێک جار خەڵک بانکەن بۆ بەردەمی دادگا بەڵام بە شێوازێک دەڕاتە دادگا کە عەرزی عەزەڵاتی خۆی دەکات بە کۆمەڵێک هێزی چەکدارەوە بە کۆمەڵێک ژمارەی زۆر لە سیارە ئۆتۆمبیلەوە کە کاروانی ئۆتۆمبیلەکانی ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری جەماوەری داواکار کە دەیانەوێ تۆڵەی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکە بسەندن زیاترن لەبەرەوە دەبینی هیچ کام لەو کەیسانە ناتوانن بە حەقی خۆی بگاوە تاوانباران و ئەنجامدەرانی تاوانەکان بدۆزرێتەوە پێشم وایە ئەوانە مەحاڵە تاوانبارەکان بدۆزرێنەوە و ڕوبەروی سزا بکرێنەوە. زۆر باشە دوا پرسیارم بۆ بەڕێزە سەبارەتەوەی کە ئێمە نزیک دەبینەوە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و ساڵان لەوێ باز لە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری زیاتر دەکرێت پێ دوای ئایندەی ڕۆژنامەنووسی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە ژێرسای ئەم دەسەڵاتە بەرەو باشتر دەچێت یاخ بەو شێواز و میکانیزمیان بەرەو خراپتر دەچێت؟ من پێم وایە تەواوی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا لە ژێر پرسیاردایە و لە سای ئەم دەسەڵاتدات مافی هاوڵاتی بوون وجودی نییە تەنها ئینتیما بۆ هەندێک حیزبی باڵادەست هۆکارە بەوەی کە هاوڵاتیان ئەوانەی کە لە ئینتیمایان بۆ ئەو حیزبە باڵادەستانە هەیە دەتوان وەکو بە شێوەیەکی هاوڵاتیانە بژین ڕۆژنامەنووسانی وەکو چینێکی دیاری ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بۆ خۆیان شتێکی تایبەتیان نییە کە بە شوێنیا بچن کێشەی ڕۆژنامەنووسان کێشەی تەواوی هاوڵاتیانە کاتێک کە دەیانەوێ کێشەی گرفتی هاوڵاتیان چارەسەر بکرێ و ئەو قەیرانەی کە بەردەوام لە ژێر سایی دەسەڵاتدارانە هەیە چارەسەر بکرێ
ئەوان ئەو گرفتیان هەیە و من دڵنیام لەوەی کە بارودۆخی ڕۆژنامەنووسان لە سایی ئەم دەسەڵاتدا خراپترە بێ و هیواداریشم دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە لە بری ئەوەی وەڵامی ئەم راپۆرتەی وەزارەتی ئەمریکا دەرەوەی ئەمریکا بدەنەوە بارودۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە چارەسەر بکەن نەک ڕەدی بدەنەوە چونکە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەبێ بەڵگە بەبێ حوجە هەر لە خۆی و راپۆرت نانووسێت. بەڵێ بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ زۆر سوپاس بۆ بەشداری هەروە زۆر سوپاس بۆ منیر عوسمان ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان هەروە زۆر سوپاس بۆ زیاد پترۆ سەرۆکی دەستی مافی مرۆڤ کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ مام سوپاسی بۆ بینەران بەڕێز خواتان لەگەڵ.